لە دهۆکەوە سڵاوتان لێبێ و بەرنامەی سۆراخ لێرەیە. ئەم پارێزگایی کە دەیبینن پارێزگایەک بەڕووکەر جوان و باخ پێدراو لە ڕووی سەوزایی شەقامی جوان باڵەخانەی بەرز. بەڵام ئامارەکان پێمان دەڵێن ئەم پارێزگایە پارێزگایەکی هەژارە، پارێزگایەکی بێکارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. دیارە ئێمەوە ناڵین بەڵکو ئەو لایەنە پەیوەندیدارانە و ئەو دەستگا تایبەتمەندانە وا دەڵێن کە لەم بوارەدا سێرچ و گەڕانیان کردو و ڕاپرسیان کردووە و دوایین سەرژمێریش کە کراوە لە وەختی کا سەرژمێری گشتی کرا لە عێراق دیسان جارێکی دیکە جەخت لەوە کرایەوە کە پارێزگای دهۆک پارێزگایەکی هەژار و بێکارە. بەرنامەی سۆراخ لێرێ تاوەکو بۆ ئێوەی دەربخەین بۆچی دهۆک بێکار و هەژارە. دەپرسین لەلایەنە پەیوەندیدارەکان دەبێت چی بکرێ بۆی دهۆک لەم دۆخە بێتە دەرەوە. دەوترێت لە دهۆک دوو چین دوو ئاستی بژێوی هەیە، کەسانێک کە زۆر دەوڵەمەندن، کەسانێک کە زۆر هەژارن. دیارە ئەمە لە هەموو کۆمەڵگایەک و لە هەموو جێگایەکدا دەبێتە گرفتێک بۆ ئابووری خەڵک لەبەرەوەی کاتێک چینی مامناوەند لە کۆمەلگا و لە پارێزگایەک و لە شارێکدا نامێنێ ژیان تایدا بڕێک زەحمەت دەبێت. لەگەڵمانە بن دەپرسین و دەمانەوێت سۆراخ بکەین بزانین بۆچی دهۆک هەژار و بێکارە. هاتوومەتە بەڕۆبەرایەتی کار لە پارێزگای دهۆک و لەگەڵ بەڕۆبەری فەرمانگەکە گفتوگۆ دەکەم تاکو بزانم ڕەوشی کارکردن لە پارێزگای دهۆک چۆنە و بە تا چەند کار بەردەستە بۆ خەڵکی پارێزگاکە. حەزەکەم سەرەتا بۆ دەست پێ بکەم دۆخی کار و دەرفەتی کار لە پارێزگای دهۆک لە چه ئاستێکدایە. زۆر سپاس کاکسەردی بەخێر بێن بۆ شاری دهۆک. حقت ئێمە کەوەکو بەرەبەراتی کاری دهۆک ئەرکمان ئەوەیە کەوەکو بتوانین زیاتر خزمەتی گەنجان بکەین و بتوانین کار بڕخسینین و ڕێژەی بێکار کەم بکەینەوە. ئێمە ئێستا کە بڵێن دۆخی کار لە دهۆک چۆنە خۆی بە تەئکید یعنی نایلێن دۆخی کارەکە 100% باشە، نالێنجی زۆر خراپە، بەتەئکید ناوەندیە ئەویش طبعاً زۆر شتی هەیە تەئسیری خۆی هەیە. نەخاسمە با بڵێن وەزعی دارایی و ئەو کێشەی بینی ئێمە و حکوومەتی فترال و تاخیری موچەی فەرمانبەران بەتەئکید تەئسیری خۆی دەبێت نەبەست لەسەر دهۆک لەسەر هەموو شارەکانی هەرێمی کوردستان. ئەم تەئخیربوونی موچەکە بە حقیقەت تەئسیری خۆی هەیە، بەس ئێمە هەموو جار هەوڵ ئەدەین کەوەکو بتوانین باڵانسەشی دروست بکەین و بتوانین ڕێژێکی بێکاری کەم بکەین و کارەکە بڕخسینین بۆ گەنجی خۆمان لە سنووری پارێزگای دهۆک. لەگەڵ سەرۆکی سەندیکاکانی کرێکارانی کوردستان گفتوگۆ دەکەم و دەمەوێت زانەری لێوە بگرم تاوەکو بزانم ئاخۆ لە پارێزگای دهۆک مافی کرێکاران و ئەوانەی کە خاوەنکارن چۆنە و تا چەند کرێکارانی بیانی بوونەتە هۆکار بۆ ئەوەی کە کرێکاری خۆماڵی لە پارێزگای دهۆک کاری دەست نەکەوێت. جەنابەت وەک سەندیکای کرێکاران و وەکو سەرۆکی لقی سەندیکا دەمەوێت هەندێک گفتوگۆ بکەین سەبارەت بە بارودۆخی کرێکاران و هەلی کار لە پارێزگای دهۆک. دەوترێت کە لە پارێزگای دهۆک دەرفەتی کار بۆ دەستی خۆماڵی زۆر کەمە. بانی زۆربەی ئەوانی کە لێرە کار دەکەن کرێکاری بیانین دەستی کاری بیانین. تۆ سەرنجت چیە لە سەرم بابەتە؟ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنا کوردستان خۆشحاڵ بین هەورەکەین هاتنە دەفمە. گەلێک سپاس. هەندێک عواملت هەین کارتێکردنێ دەستێ کاریتین پارێزگاها دووکێک شوانە هاتنە ئاوارە بشێوەیەکە لێشەوی یعنی ڕاستی گەلێک ئاوارێ پارێزگاها دووکێ پشکا شێری بەرمەت کەوت بەر هەندی دەرفەتت مێت کاریت کێم بووین ئەوە ئێک یا دیژی پارێزگاها دووکێ نە دوو تقیم کیل بر پارێزگاه دی سلێمانی و هەولێرێ پارێزگەهەکە نەوعەن ما دەرفەتت کاریت کێمترم بۆچی چکو بارا پرۆژە پارێزگاها دووکێ کێمترم یعنی ڕاستی ئەو پیتەدانا هەولێرێ و سلێمانی کێمتریا دا دووکێ بەر هەندێژی داخوازت مێت بەردەوام ئەوەنەک و بارا پروژه پارێزگاها دووکێ ئەو نسبات پروژه پارێزگاها دووکێ زیاتر لێبێت خۆشحاڵانە ئەوێ دماهیکێ هەندێک پروژێت نیەت هاتین یعنی کو بەرە بنیاتی
کو ان شاء الله 2 سالت به درفتت کاری بو ماجی باشتر لێ دکتۆر کاوە شارەزا و ئابووری ناسە و مامۆستای زانکۆیە دەمەوێت زانیاری لێ وەربگرم سەبارەت بەو ڕەوشەی کە پارێزگای دۆکی تێکەوتووە خۆ هۆکارە سەرەکیەکان چین بۆەوەی کام پارێزگای وەک پارێزگایەکی هەژارنشین هەژمار کراوە و چارەسەرەکان چین بۆەوەی دهۆک لەم دۆخە دەربازی بێت. ئێمە لە پارێزگای دهۆکین بەڕاستی بە دوای وەڵامی ئەو پرسیارەوەین بزانین بۆچی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دهۆک هەم هەژارە هەم بێکارە جەنابەت پسۆری ئابووریت دەکرێت ئابوووریانە بۆم شی بکەیتەوە ئەم پارێزگایە بۆ بێکارە بۆ هەژارە. بله بخیر بین براستی پرسیاره که یا گبنه بر سواوی جی همان شکویه نها جی همان روشه پیش بینید که پاشا روش جی هزار ترین بید بیکار ترین بیتن اوه جیوت گرتن با کمک ها و کارا هندک شوانا نافخوینه هندک شوانا درکینه هندک شوانا سوجبار یا حکمت هریم کردستان یا حکمت عراقیه هندک شوانا خلق بخود سوجباره نافخوی پارزگاهی لی هر حال واقعی که تحله یعنی جهد نخوشیه بس جمارت آخون آبور زمان جمارایه رجا هجاری پارزگاه دو که 2 جارونی باندی هولیریه اگر هولیر 6 ساده بید 12 ساده رجا هجاری دمه کوی زور بیتن خلک بیکار بیتن خلک کوچکرنیش گت وقت ده کوچکرن زیده بیتن اگر بیکاری زور بیتن هجاریش ده زور بیتن اگر هجاری زور بیتن پکینانا خزانه و جان بس بۆچی بەرپرسانی ئیداریەم پارێزگایە دەڵێن بۆ ڕادێ بۆ ڕێژێژ نیانی ژمارەکان بۆ جۆرە نین والله خوزگە وابە بەڵام ژمارە دڵخۆشکەر نییە دڵخۆشکردنین بەراورد هەرێما کوردستانی ئەمە گەل عێراقێ بەێ سپاس بۆ خودێشتا پارێزگا دۆکێت گەل میسان گەل باسڕا دیال خوار و ناوەڕاستە عێراقی زۆر باشە بەس بێتن ئەم خو بەراورد بکەنێت نافخۆی هەرێما کوردستانێدا و ڕێژێن بێکاری و ڕێژێن هەژاریە دو پیڤەر هەبن ئێکیش وایە دەمی بیتن کانی قۆناغاچووی ئەو تێستە چەند بوویە یە دوێ بەراوردێ بگەل دەوروبەرێت خۆ بکەین هەر دوژینەت بەرژەوەند یا پارێزگا دۆکێدانە ویا بیتن ڕێکارێت باش هەبن نەخواستمەژی پشتی پێکینانە کابینانی یا حکومەتە هەرێما کوردستانê قەرەبوو یا wê zarar û ziyan av parêzgah dûkê ketî bête kirin heger ne xelkê dihûkê renge bergê wê çendê negirîtin zêdetir ev hejarî û ev bêkariya heyt nav xelkekî da berbalav bitin çunkî arêşên komalatî jê peyda dibin û ev arêşe jî serbarkê wê egerê wê darayî aborî ne çareseriya wî ji her darayî aboriya pirsgirêkê xelkê serekî ev bike babet tên aboriye لەگەڵێکێک لە بەڕێوەبەری ئەو کۆمپانیایانە قسە دەکەم کە کرێکاری بیانی دێنن بۆ پارێزگای دهۆک دەمەوێت بە ڕاشکاوی لێ بپرسم کرێکاری بیانی بوونەتە هۆکارێک بۆی کە دەستی کار لە پارێزگای دهۆک کەم ببێتەوە کرێکاری خۆماڵی کاری دەست نەکەوێت یان بە بژۆرێکی تر دەمەوێت بزانم ئەو کارانە چین کە کرێکاری بیانی دەیانکەن و بەڵام کرێکاری خۆماڵی ناتوانن بیکەن. کاک سەردار دیارە ئێوە سەرقاڵی هێنانی کرێکاری بیانین و کۆمپانیەکەتان تایبەتە بم بوارە حەزەکەم پرسیاری ئەوە بکەم هێنانی ئەم کرێکارانە نەبۆتە هۆی کەمبوونەوەی هەلی کار لە پارێزگای دهۆک بۆ خەڵکی شارەکە خۆی بەێ پێشێکی بخێراتەنە کەناڵی هەوەتگەین کەناڵی کوردسات ئەم وەک کۆمپانیا ئینەنا خزمەتکاریت بیانی تایبەت ژنان دینین کە نسبەت کۆمپانیامە چ تەسیر نەکریش فرسەت عمل ji ber ku xizmetkarê me jinin kiçin li vêrê tu dizanî em eşairîne belkê jinan yani xora nabînîtin lav malayekî şulket hemî kara biket meselen nesaxe çavê xwe bidetê meselen biçîke çavê xwe bidetê meselen nisbet شارعي وشيشتو وشيشتن مثلا افتشتي خصا جنامه يعني ئەو کرێکارەکانتان بەس ژنن ژنن بەێ پیاو ناهێنن پیاو ناینین ئەگەر داواکاری هەیە بدێن داواکاریشمان يعني نییە ئاغلبەیە ژنانتی بۆ ئەوەی خزمەتە ناف ماڵێ بکەن هەر وسامە گرێ بەست هەیە گەل ژنان ئەوەژی يعني بیتە سەبەبێ سەرەکیک و مال حش جنابیانی بکن جنابیانی دهێتە vêrê girêbest heye gel malê meselen bû 2 salan an bû salekê dî qamayê çêket û dizanîtin ya nav mala wê da şev û roj dê xizmetê ketin meselen eger xۆmalî bîtin et şêt rojadî meselen bêjî te nayê
معناها حقي هي كاس نشت يعني دعبي اللي بكاتان بتعدا بيجدي إلا دي شو الجيت ناف ياتي ما بس لو كري كاربياني كا زياتر بابنده بكاركوا بله زياتر عقد هيا إقامة هيا ناف ماليا 24 ساعات. عەبدوڕەحمان بابەڕنی چالاکوان و ڕۆژنامەنووس لە پارێزگای دهۆ کەسێکی دیارە لە بوارەکەدا و بەردەوام تید و بۆچوونەکانی خۆی لەسەر ئەم بابەتە دەخاتە ڕوو. دەمەوێت قسەی لەگەڵ بکەم و بزانم لە تێڕوانی ئەوەوە دهۆک بۆچی هەژارە. حەزەکەم پێم بڵێ بارودۆخی دهۆک ئەم پارێزگایانی لە ڕووی بێکاری لە ڕووی هەژاری چییە گوزەرێ؟ فەرمۆگە ڕێ بکەین ڕێدەوەردە ڕەنگە دەمان بەحسە دهۆکێتیان ئەم دە بەحسێ دهۆکی و هەولێری سلێمانیەکەیان دیف داتایان ئەبێت ڕاگەاندە بەڵافتیان دهۆکی هەژارترینە دهۆک بێکارترینە بێکاری ڕێژەی بێکاری gelek zêdeye ڕەنگە هەندێک هوکارێت سەرەکی هەبن و هوکارێت ناوەکییان لاوەکیش هەبن ئەو هوکارن سەرەکی ji ber ku ser Snûriya û pekeke hebû hêrişên Tirkiya û Firûkiya û xelek netweriya biçîte ser gundê xwe raz û baxê xwe durust biketin dahat nebû ev eger bes hinde egerê diyet hene yani hikûmet serşûr biketin êsta dihûk دهاتê serekiyê dihûkê eşim bêjim dehatê serekî û dehatê lawekî jî yên navincî jê serekî hemî ser ratibiye mûçe eger hat hemû îş dikin eger mûçe nehat hemû îş nakin demînê eger dehatê dihûkê bikêne sê beş dehatê serekî dehatê lawekî dehatê nizim dehatê serekî û yê navincî ser mûçeyne dehatê dî demînê kirêkarek hebîtin eger tu min pisyar bikey بێکاری بتنێ طبعاً ئەگەر نینە بۆ هەژاریە دهۆکێ ڕەنگە فەرمانبەرێک هەبیتن یان کەسێک هەبیت بچیتن مۆڵێکی کار بکێت دکانێکی کار بکێت پانزیخانێکی کەرتێکی گشتی کار بکێتن 600,000 دینار وەربگیریت 700,000 دینار بگیریت ئایا ئەف 600,000 700,000 700,000 دەشێتن خێزانەوەی بخدانکێت نەشت بخدانکێتن بۆ نەشت بخدانکێتن دهۆکێ مەکێشەکادیە هەی بۆ نمونە کوڕێ من دەچیتن مارکێتێکێ دێ کارکێت ئەو مارکێت دەبێتێ دێ 400,000 دینار دەمەتە 450,000 دینار دانیشین ببووە شوان 450,000 ئەگەر تاخەکی حتا بچیتە جهێکاری چەند بێتن بچیتن دەچاوە چیتن ئەو وەسائلە نەقلێ ڕێکارێ چوونێ دەچاوە چیت بێت تڕۆمبیلێکی بچیتن کێشەمە سەرەکی ڕەنگە ئەم گەلە هەزرەتێ داناکیان کێشە هاتنۆچوونێمەیە هەی یعنی زێدەتر هاتنۆچوونە خەلکی تەکسیەیە ئەگەر تەکسێژی بیتن کێمی کێمی 4,000 و 5,000 بچوونێ 5,000 جی بۆ هاتنێ ئەوە چەند ئەوە 10,000 یعنی تو 250,000 حتا 300,000 تو بدانە بۆ تڕۆمبیلێ چۆن هەندێک جی بۆ فراوینێ چۆن یعنی بکێمی کێمی یعنی تو چەند کێم حساب بکەی 300,000 350,000 بۆ مەزەختیە ویچن حتا چیتن 400 500 600,000 وەرگیریتن هاتوومەتە یەکێک لە بازارە قەرەباڵخ و جەنجاڵەکانی دهۆک دەمەوێت لەگەڵ هەندێک لەو کاسبکار و دەستگێڕانە قسە بکەم کە لێرە کار دەکەن تاوەکو بزانم ڕەوشی بازار چۆنە ڕۆژانە بەشی پێویستی بژێوی ژیانیان لە کارەکانیان دەست دەکەوێت سمیدی یار پێڵەنەما بەزەمە بە تازایی خۆشە ینی بەیانیان ئەمە کەی دروست کراوە ئەمە کەی دروست کراوانی ئەمڕۆ بەیانی نیۆڕۆ فڕنەی ئیش باشە لە دۆگەیان خراپارەوەندە باشە الحەمدلله باش ینی ئیش و کەسابەت مەبەستم بەگشتی باشە ئەنی ئەم دوکانانەش هەمووی کەی بینیانی ئیشوکار هەیە لە دهۆک خەڵک ڕۆژانە ئەتوانێت پارە پەیدا بکەوە نییە باشە الحەمدلله باش گوزەرانی خەڵک ئەڕوات باشە دیارە تیشکت خستە سەرەوەی کەوتت دۆخەکە نەباشە نەخراپە ڕاستی ئەنی ئامانجی سەرەکی پرۆگرامەکەی ئەمەژەوەیە کە ئەمانەیانی پرسیارکەینیان زانانی هەمە دەستکەوێت بۆچی دەوترێت کە دهۆک پارێزگایەکە هەم بێکارە هەم لە ڕووی ئاستی ژاری شەو لە چاو پارێزگەکانی دیکەێمی کوردستانی یەکەمینە هەنی بەگشتی خەڵک بژێوی خەڵک لە پارێزگای دۆک چۆن دەبینی چەنابێت خۆی ئێستا ئەگە سەیری بکەین
هەموو جار مەسەلەن زۆر جار ئامار دەردەچیت کە وەکو مەسەلەن نسبەی بێکاری لە دهۆکیان هەژاری هەرچەندە ئەم بابەتە کە وەکو وەزارەتی ئێمە پێمەعنی نین چونگو ئەمە هەموو عایدی وەزارەتی پلاندانانە حقیقت کە وەکو ڕێژەی بێکاری چەندە ڕێژەی هەژاری چەندە ئێمە پێمەعنی نین حقیقت و ئەم سمپلانەوەکی وەرەگرن و استبیانەکە هەموو وەزارەتی پلاندانان دروست دەکات زیاتریش ئەگەر بگەڕێنەوە ینی ئامار و ئەوانەی دەردەکەون بۆ ئەو بابەتە زیاتر لە لای حکوومەتی فدرال لەم چەند ساڵی ڕابردوو تقریبا لە هەرێمی کوردستان وابزانم مەسلەی استبیان و سمپڵەکان ئەم دو سێ ساڵە کەمتر بووە ئێمە معنین حقیقت کەوەکو بتوانین کار بۆ گەنجان ببینین ئەگەر بڵێن وانە محتەمەلە ینی ڕێژێک زیاتر بیت لە دۆک ئەمەش هۆکارەکانی خۆی هەیە یعنی مەسەلەن تایبەت ئێستا ئەگە سەیری ڕابردوو چەند ساڵی ڕابردووی بکەین تەسیری وەختی خۆی داعش و هەڵاتنی خەلکەکە لە ناوەڕاستی عێراق و مۆسڵ و پێشی داعشش با بلێن پەنابەرانی سووری وەچی هەڵاتن بۆ لای هەرێمی کوردستان ئەگە سەیری داتا و ژمارەی بکەی زیاتر لە دهۆکن ینی دانیشتیان زیاتر لە دهۆکن حتا ئەگەر سەیری داتا و ئاماری بکەی بیدایەتی با بلێن فترەی هاتنی ئاوەرە لەگەڵ پەنابەران تقریبن ڕێژەی پەنابەر و ئاوەران یەکسانی بوو لەگەڵ ڕێژەی خەلکی دهۆک با بلێن ئەمە لە هەولێرەکان بەقدر خەڵکی دهۆک بوون تقریبا پەنابەر و ئاوارە تقریبا نزیکی خەلکی دهۆک بوون ئەوە لە هەولێر و سلێمانی نەبووە ئەو ڕێژە لە هەموو وڵات وایە ئیتر زۆر هاوکار هەبوون کە وەکو تۆزێک ئەم ڕێژەیەکە زیاتر بیت لەو هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی لای جەنابەت ئاشکرایە کە بە پێی یاسا دەبێت زۆرینەی ئەو کەسانی لە شوێنێک داکار دەکەنیان خاوەنکارەکان ملزەمن ناچارن بەوەی کە دەستی کاری خۆماڵیان هەبێ لە دهۆکیانی ئێوە چۆن هەوڵتان داوە فشار دروست بکەن بۆ خاوەنکارەکان کە بەشی زۆری کرێکارەکان خۆماڵی بن بەێ بە پەیوان ڕێنمایەت مەهین هەفتە 5 سادێک کرێکارێ ماوێتن کارکتل هەمی پرۆژەکی تایبەتیژ پروژێت ئاواکردنێ چکو بۆرا پترا کۆمپانیال پروژێت ئاواکردنێ کرێکارات گەل خوتینن بۆ هەندێک و بێاحتیبار کرێکارێ شارەزە مەوەکو سندیکا کرێکارات گەل ڕێڤەبەریەت معنیان و دابینکردنا کوماڵاتی و کار ما لجنة پشکنینێت هەین بۆ سەردانە جهێتکاری بەردەوام سەردانێتکن و ئەوە پێتیڤی وەکو پشکنین هەمی پرۆژاتێت تاکردن و لە هەمی جهێتکاریژی شێن بژمەتە سێکتەری خزمەتگوزاری یە ئاواکردنێ یە ڕستنوچنینێ یە گازوکارە بل هەمی سێکتەرا میکانیک بەردەوام لژنێت مێت پشکنینی سەردانە وانجهاتین بۆ هەندێک و پتریا کرێکارێت مەلێ کار بکەن بەس ئەف بابەتە شێوەیەکی گشتی ئەوە ئەس بژمەت ئەمجێت ڕازینە نە سادە نایەتە کۆنتترۆلکردن بەس حتا حدێکی باش بۆچی کۆنتترۆل ناکرێت بە پەیوان ئیمکانیاتت بەردەستینن کوان بشین لەژنێت خۆیت هەف پشکنینە بەرفراکین یعنی ئیمکانیاتت پێتویل بەردەستیمانین ئەم بشین ما لە پارێزگە هادووکی نزیکی 100,000 پرۆژایەت هەین تو 100,000 پرۆژە معنی کە نزیکی 14,000 پرۆژایەت دابینکریەت هەین ئەو ناوێت مەدیتین و مەسەراداین ئێمە چندێت ماین احتیمالە نزیکی 6-7,000 پرۆژایەت ماین منەشیا سەرا بدین ینی کێمیا ئیمکانیاتەمانەشیا هەتون کە سەردان خڕات کاکەی من چۆنیت تۆ چ کارەی ئاوێ دەفرۆشی ڕۆژانە چەند پێیاکی چەنە دەستەکەوێ الحەمدلله مثلا 15,000 ینی گەلە هەتا 20,000 ئیش هەیە لە دۆگەیانی خەڵەن ئیش کەمە ینی ئیش نەماوە بە سەبەبی چی نەماوە وەکیت بێژن 2013 شۆردەوێ بەبووری وڕاتە بنامان حکومەت یعنی وەکیت بێژن پۆرێ بە نۆدەت ئەمێت کەتیرە لە پێخۆ پۆرێ بۆ پیرێ من وەکی بێژن ڕاتە پابوو پشتی ئەمرێ خودێکی ژیری ئەمرێ خودێک کردژی ئەو ڕۆت بێش مەقەداکی باشە ئەڵێن لە دهۆک خەڵکی بیانی زۆری شەکەن وەک لە خەڵکی دۆکرەکاری بیانی زۆرن وایە زۆرینە هەمی دەولەتێت بەسەرەن کۆشار چێ بووینە لاجئ بوون هاتینە وێرە گەلک خەڵکی وانە شوت کردی خەڵکی دهۆکێ چ فەزڵێک سەر حکومەتێ نەمایەیی گەلک وێگەڤێ شارێمت کردن وێریژی بۆ ئاوێژی شارێ ڕزقێمت کرد ئەمیشە زەحمەت نییە بۆت ئەو بفرۆشیت بە شان و بە زەحمەت هیچێکی تر نییە بیکەی زەحمەتەوە ناوەڵە گەلک مەجبوری ئەزوی شووری بکە بەس ئەمە گەلک نەیە باشە و نەبەسەس هەمی خەڵکی وێ دهۆکێ وەلێ هات گەم مرۆڤ مەجبور نەبی شوو نەکەت شتێکی بکەت
بفدي مريش برصاد ئەوەی پیاەکی ڕۆژانە بەشی بژەویەکە بەشی ڕۆژانی خۆ دەکایی مەصرفی خۆت الحمد لله الحمد لله اما چه بیت اما الحمد لله که بوم چه در کوید مثلا اجگارک من خورنا من چه بیت از بخود داری کەواتە تۆش پێ وایە لە دهۆک بێکاری ینی ئیش کەمە كيما نبس اللي هو عامة كردستاني ولا هاتي المفروض جهلت وكيما وطن صاربون وحكمتي شوف خدا بوي مستقبلا تشتكي بو بس نكسكش ما مويا عمد كاتينا بنت سيفون ودا سري ما يشوي قالوا بس هلك بو ما بينن هم شبكينا بتخدي سر خود بخود دي بير مني انا بس في شو اللي جيت كم شو لي توفقات كم شوت فروت ات في بار كده خودی برید ساده فروش. چاشی متفرد. توفکت خوم عربانه نشیم عربانی بینم. با چی نتوانی؟ نشیم. شهر متکن. شهر راست قیمت کن. گله کتین. سوری تنفر شهر متکن. ایساج مت جیت کن. سوری دید لشهر که ایزهاجی تو که شهری خوتا. اره والله. و از خالق دو که ما کساری منو کرد. هذا از مجبورم بخوبی شوری بکم. از عایشه کی بخوب داره. کسی که دینش بلی خودی. زحمت بووم بەس الحمد لله وش فکرات چ بێژم دکتۆر بە سیمای پارێزگاکە و شارەکەەوە هەست بەوە ناکی کە ئەم شارە هەژار و بێکارەوە سەوزایی هەیە و شەقامی جوان هەیەەوە لە زۆر ڕۆوە دهۆک پێش کەوتووە بەڵام کە جەنابەت وەک دەڵی زمانی ژمارەکان قسە دەکەن بۆچی ینی ئەم جیاوازێت چۆن نییە دەکرێت لە ڕووی ئابووری و بەم لێک بیتەوەنی گرنگترین فاکتەرە ڕئیسیەکان بۆەوەی کە ئەم شارە لە ڕووی ئابووری و روی کارەوە لاوازە چییە؟ والله سر و سیما پیورنینه یعنی سپاس بو خودی که سر و سیما که جوان هبیتن خوزای سروشت پارێزگاه دو که جانه هکر هندک پروژه هبنت ناف سنتر پارێزگاه دو که دا تشتکی باشه بس مدویتن او پروژه القضا و ناوچه دیر سنتر پارێزگاه هبن هکر پروژه نمایش جوان کرنه هبن مدویت پروژه استراتژیت و برهنانا پیدا کردن درفت کاریت بردوام هبیت الپارێزگاه دو که یعنی پیور اونین کابرای که قاطع کا رباط دستگی جلو برید کردی جان بر بیتن گیرفاناوی خالی بیتن زکی برسی بیتن پارێزگاه دو که اورکه سر و سیمای جانه بس خلک که یه تعداد ناری تنجبر نبونا درفت کاری رجا بیکاری الپارێزگاه دو که او پیور رجا هجاری او پیور رجا پیدا کردن پاره که دهات تا که کسیان دهات خزانی او پیور رجا مزاقتی خزانه گله که کمترش پیور آسه هرم کردستانی او پیور دهات نشیمانی سر آسه هرم کردستان هکر کمترین الدهو که بیتن درست دهو باشترین عراقیه بس الناف کردستان او روشا باشنین هکر ام خبرار بکن گل پارێزگاه هندی بەوەی کە بۆ من زۆر جێگەی پرسیارە دەوترێت ینی کرێکارەکانی ئێمەش ینی دیارە خەڵکیش پارێزگاکە مەبەستم بە بڕی ئەو موچۆپارەیە کار ناکەن کە کرێکارێکی بیانی کاری پێک ئەمە تا چەند ڕاست ینی ئەو بڕەپارەی کە ئێوە دیدەم بە کرێکارێکی بیانی هێندەکەمەکە کرێکارێکی خۆماڵی کاری پێنەکە بەێ ئەوە سەدە ئاخفناتە درستە چونکۆنکە راتب شهری مثلا راتب هیوی یه خدمتکارێکی $250 مثلا بنا 360 هفته 5000 اره خمالی ده هیوی 300,000 400,000 شول کرد نخیر شول نکرد هر روز که تو بیا کرێکاری جی هر روز کرێکار جی مثلا راتبی 3 ورقه 4 ورقه اره خمالی ده شد چی تا سر طابق 20 و ده 500,000 شول کرد اکید نه يعني وجالك فرصة مثلا يتهين بو بلا بيجي نجارية لا باقية مثلا أفا كومبانيانا يدبياني تنافيري ستافن أجهزة خوفة تنافيري كارت كان بلكي بو مقاولة كي استثماري أرزان تبراستيتن إش یه خمالی اگر یه خمالی بید و تو چند مثلا ادوات توی بینی گلک جارا مثلا بینات گلک بلنده دی بیشتن اسنشم لیشول کم راتبی مثلا یه زیاده تره عقدی بید گل زیاده تره که تنتر و گوتره و افتشتی تصا یعنی پترت کویتن بو هر وصا کری کاری جی گلک یا بزحمته یعنی کری کاری خمالی هر وصا مروف حقي ويجي ناخذ يا بزحمته 500,000 شول كتر. كاك عبد الرحمن اوي كمان بوم برسياره براستي لوي ك ليره لبارزگاي دو سيماي شاركه زور جوانا و اوتومبيلي جوانا بيني لسر شقا مكان و خلقكش دبيني كم تربه سيمانا و هز بواكي كام شاره هجار وبيكار به
ینی ئەو خەڵکەی کە لێرە لە دهۆک هەبوون و باری داراییان باشە خەڵکی ڕەسەنی ئەم شارن بابەتەکەدی ئازران gelekê giring e her devereka rêja mamnawend neman tenya zengîn yan hejar bizane ew bajêr beref hilweriyanê çîrin duhekê jî hûsane yan zengînê teyn yan hejarê teyn yani divan çend ev sê heyvbûn mûçe nehatîn خلکه کبون نان نبود بخوتن و خلکه جهبو خارندوان همیل باشترین خارنگی هبون و گشت وانا چونش در و یعنی هیچ کشه نبون اف هجاری و دولمندی اف گلک کارت کرنت یتن اف جی هر هندک هوکارانه هوکار سرکی یه دهو که ما پس بستن خالقی همی مجیبه خالق کرت گشت و گذاری نینه کرت چاندن صفره کرت آجالداری چنینه بنمونه صندوق باجان طماطا 1000 دیناره 1500 دیناره 1500 دیناره اگر ما کارگاه که طماطه بنمونه دهو که هبا چند کس داشتن کار جوتیاری که و طماطه داشتید باجان داشتیدن بس رنگ افکارگاه هنه نه تفکرن بچین نه تفکرن رنگ دست برپرسکی گل کمپانیا که او کمپانی هنه دچیتن قدی که طماطه دش ترکی اینید بنمونه ده چند سنت کاجه فایده کردن یعنی او قازانجه هنه ده بو یک کس بیتن خدانه کمپانیا که ده چند سنت کاجه فایده کردن بس برانبر دا رنگ ده 1000 کس دید هلتا بیکار احوالته جناب خالتي دهوكي نه خەڵکی کوێی؟ من کوردی ڕۆژاوا سەرسەری من سەرچاوێ من چەندێکە لێرە کار دەکەی لە دهۆک؟ 2012 وەرە لێرە بەڵێن لە 2012 هاتیتە تا دهۆک بەڵێ خەڵکی چ منتقەیەکی لە ڕۆژاوا؟ قامشلۆ لێرە دەرفەت باشە بۆ ئیشکردن؟ باشە گەلک باشە خەڵکێکی زۆر باشە هاوکارن خەڵکی دهۆک لەگەڵتانە ئەڵێن ئەوانەی کە لە دهۆک کارەکەن بەشێکی زۆریان خەڵکی ڕۆژاوان يعني درفتي كار زياتر بو اوهاني وقت بو خلتي شارك وايا يعني ايوه زياتر كاركن وقت لخلتي دهوك شلون يعني الله اكثريه اواني كعمل دكن ايش كان ليره خلتي رجاوان كم تر خلتي دو كار دكا ودي ايه كان فرق منين ايه بالا انجا روجانت ام ايشي كتنابتي كي سميده فروشي طبعا زور بي وانا شي ليره مقابله مكردن وتشابي كنتم كر ام شي تو كان شنو دسك ولا روجك بشي بجوي دكات خدي باشا الحمد لله باشا الحمد لله يعني تو رازي لايشو كارو كسامه ليره لدهو يلا هربجيت سركتو تجيبو مش هربجيت عزيزي هربجيت كاك عبد الكريم بابتي مسألة هاتني پنابر و آواره با پارزگای دو جناب باست کرد که هندی رژی دانشتوانی پارزگاکە پەنابەری لێ بووە بەڵام پێت وان نییە کە بۆی دەرفەتی کار بە یەکسانی بڕەخسێ بۆ هەموو کەسێک لەم پارێزگایە دەبێ بە یاساڕێک بخرێلەوەی کە خاوەنکارەکان ملزەم بکرێن یان ناچار بکرێن بەوەی کە بەشی زۆرینەی ئەوە کرێکارانەیان و کەسانی کە کارەکەن دەستی خۆماڵی بن بۆی دەرفەتەکە بۆ خەڵکی پارێزگاکە زیاتر بڕەخسێ خۆی ئەوە بە حکمی پێشی دوسێ ساڵ تقریبا تعلیماتەکە دەرچوو ژمارەی 8 ساڵی 2022 کەوەکو ئەمەش ئیشارەتی پێداوە کەوەکو تعلیماتی وەزارەتی ئێمە دەبیت ڕێژەی زیاتر بۆ با بڵێم دانیشتنی هەرێم بیت چکە بۆیەوە پرسیارم کرد دەوترێت لە دهۆک بۆیە دەرفەتی کار کەمە لە بەرەوەی خەڵکی بیانی خەڵکی دەرەوەی پارێزگاکە زیاتر کارەکەن لێرە خۆی ئێستا ئەم با بڵێن مەسەلەی پەنابەر و ئاوەرە تەمان حالی حاضر کەمترە لە پێشی چەند ساڵی ڕابردوو بەستا ئێستا تۆزێک معادلەکە کاریگەریەک ماوە بەس چیە ئێستا باشترە ئێستا زۆر باشترە خۆی هەموو جار دەلێت حتا مەسەلەن کرێکاری بیانی و ئەو شتانە ئامارمان هەیە لەسەر کرێکاری بیانی چەند ئیش دەکەن لێرە و چونکە بە حکمی ئێمەش تەعاملی بیانی دەکەین ناسنامەی کاری لێرە وەرەگرن بەس مەبەستم ئەوە لێرە کەوەکو مەسەلەن حتا ئەگە سەیری بکەی مەسەلەن نمونە وەختی ئاوەرە و پەنابەر زیاتر بوون لێرە منظماتی زیاتر بوون ئەم منظماتە تعلیماتی خۆیانیش هەیە مەسەلەن وەچی دێن ئیشی ئەکەن
دەبیت معادلەی تایە ئەڵێ دەبیت ئەو هەندە خۆجیهی هەرێمی بیت ئەو هەندەی مەسەلەن پەنابەر بیت ئەو هەندە چونکو ئەمە بە حکمی پارەی ئەوەی دۆنەری هاتووە داوتەوە کە وەکو بۆ هەمویان ئەوەی تۆ جەنابەت بەهەز دەکەی بە دوا چۆنمان هەیە لەسەر ئەمە چەند ساڵە ئیشیەکەین لەسەر کە وەکو ڕێژەی دەرفەتی کار و ئەوانەی کار دەکەن بۆ خۆجی خەچی دهۆکە بیت. کاگوڵات ئەوەی من پرسیارم کردەوەترێت کە خاوەنکارەکان لە دهۆک بۆیە کرێکاری بیانی بەکاردێنن چونکە حەقدەستی کاری کرێکاری بیانی کەمترە لە خۆماڵی ینی بۆچی دەکرێت خاوەنکار بەم بە پارێکی کەم کار بە کرێکارێکی بیانیم کا بۆچی ناکرانی کرێکارێکی خۆماڵیگان ئاخۆر لە ڕاستیدا کرێکارەکانی خۆمان خۆماڵیەکان داوای بڕەپارێکی زیاتر دەکەن پێتەڤە ئەم وەکو دەستگەهێت معنیەت حکومی و سندیکا و ئەڤ ینی دەبێتن ئەفرۆشان بیریەتە دەفمە هەبت و شێوەیەکی گشتی ئەم فێ قابل ناکەین ینی کرێکارێ خەڵکی شێمە ئەرزانتر بێت و کرێکارێمە بێت بلعکس بێتن ئەم پتر دەرفەتێ بدینە کرێکارە خۆ بلعک کرێکارێمە حتا ڕژانە کرێکاری ئاواکردنی حتا 35,000 چوو بوو بەسپۆت ئەمە هاتنا ئاوارە شێوەیەکی لێشاوی کرێکارێمانی کە 25,000 شود کرد ئەدن وێتن ئەم خوش vê çarçoveyê rizgarkîn yanî ev xelet e bêjîn wela kirêkarê biyanî kemtirîn paret bes ev dê çayê te kontrolkirin ev dezgehêt ez bijmetêt meعنî weku rêveberiyet meعنî û sendîka divêtin piştkenîneka baştir bû cihêtkarî bîne vê qebîl nekîn rastî yanî ez gel vênînim ku tu bêjî ev erzantir e bes nûke jî rast e ev ya hey bes din divêtin ev cawaziyeke zor e yanî bۆ nimûne kirêkarekî biyanî بە 500,000 کار بکە خۆماڵێک بە ملیۆنێکی کار دکە؟ نه جیاوازی کێمە نەنە جیاوازیە بابەتی 100,000 100,000 احتیمالە جیاوازی هەبێت ئەو ژی ما کرێکارێ شارازە هەیە ئەس بژمەتە ترکی و ئیرانی و سووری و ما کرێکارێ هەی بێعتیبار کرێکارێ شارازە بالعکس یعنی کریاوی سێ جاهندی کرێک بەس دەوترێ ئەمانە بە ناوی گەشتیاری هاتوونەتە پارێزگاکە و لێرە کار دەکەرانی بەپێی یاسا مافی کارکردنیان نییە یەت هەین بارا پتر چکومە هەکە جەنابێتە ئێتڵا سەر هەبێت شێوەیەکی گشتی ئیقامەت ڕاوستۆی نادەنە هیچ کرێکارێکی بیانی بێت پارێزگاها دووکێ کار کرد بۆ هەندێک و دەرفەت بۆ کرێکارێت مە باشتر بن بەس نهاتا کنترلکردن حتی اوت آسته پیدویدا بوچی چکو اوکی جنابتا گویی ویزا گشتیاری تنو کارت کن کارت کنم شیم بیشتر تب شوایکی راشی یعنی کو خارجی معلومات حکمته یعنی کارت کن بس با وجا اول دی فیاسای هکا بین گرتن یا بین دست نشان کردن دل پیشی گله تا کردن بس تو زان یعنی نوعا ما برای کات دهای بوچی چکو اولش نت مت آسته پیدویدانی جناب لیرش کار دکی لنا بازار خذي حمو تشتري نقلك يا محمودية شو نقلكي؟ ابو علم باشا روجانا اي شيء؟ خذي عندك جورة هي عندك جورانينا حظكم او برسيارة لجنابي شبكم والله لدهوك ايش كما بيكارية وايا؟ هاري ولا بيك ايش كيما هاري ولا هكا ما عجبين باش هكا ناجي شو قليلة والله كيما يعني خلشي دوك برزاتر مع شخورن؟ راتب ورا قرن؟ اگر راتب هاوی ده شو هاوی اگر راتب نبی شو نبیست ئەیبە ئەوانی کە لێرە زیاتر ئیشەکە نەوترێت خەڵکی کرێکاری بیانی شتن کەمتر خەڵکی دۆ کارەکە ئەمە تا چەند وایە هەمی کار دەکەن ئەگەر شو هەبی هەمین دەپێک بە کار دەکەن ئەکە نەبیتن ڕۆژانە تۆ چەند دەستەکەوێت لەم ئیشاگەر ڕۆژێکی 20 نەمەوت ڕۆژێک 20 ڕۆژێک ڕۆژێک چنە ڕۆژێکەر نییە باشە چەند ساڵە ئەم کاراکەی وەڵاش مێژە تەمەند درێژ بی ئینشاءڵڵا هەر بژی داوەکەم هەر ساغ بی کاک دکتۆر لە ماوەکانی ڕابردوو پارێزگاری دهۆک لە لەدوانێکی ڕۆژنامانیدا باسی لەوە کرد یەکێک لە هۆکارەکانی بێکاری ئەوەیە بۆی ئەو گیر و گرفتە سیاسیانی بەسەر هەرێمی کوردستان هاتوون و ئەو بردومانانی بەردەوام هەیە لەلایەن سوپای تورکیاوە خەڵکی گوندەکان بۆ منە کۆچیان کردو بۆ ناو شارەکان کە ئەمە وای کردو دەرفەتی کار کەم بێتەوە و بابەتێکی دیکە کە من پرسیارم لەسەر کردووە هەبوونی ژمارەیەکی زۆر لە پەنابەر و خەڵکانی ئاوارە لە ناو پارێزگاکە و بۆتە هۆی کە خەڵکی بیانی زیاتر کار بکە دەکرێت پێم بڵێ ئەم دووەکارە تا چەند دروستە کە بوونەتە
هۆی ئەوەی کە بێکاری زیاتر سەرهەڵدا لە دهۆک؟ وڵی ئەوە سەدەسەد یعنی هۆکاری سەرەکینە ئەو ڕێژان مازن تقریبا ئاوارێن یەن نافخۆی عێراقیان پەنابەرێن ڕۆژئاوای کوردستانی حتا پەنابەرێن تورکیاژی قەبارێ هەری مازن پارێزگاها دووکێ بوو سادان هزار کەس وەختێ تێنە الڤێرێ و نافکەمپاژدا میکانزمەکە گونجا بۆ ڕێخستنا کاری وا نەبیتن و بێنێت ناو بازارێ کاریدا ئەو سەر حسابە گەنجێمەیە لاوێمەیە دەهان ڕێک خراو هەبوون ئەوان ڕێک خراوە هەمان ڕێک خراو ئەمریکی بوو کوردستانی کارکردیا تورکیا کارکردە کوردستانی 8 سەدی ستاپێوا سوورینە کوردین ڕۆژاوانە تورکیا مەرجێ وەرگرتنێ تنێ دیابیتن 5 سەدی 7 سەدی نەبورید واتە سەر و 9 سەدی بێت تورک بن یعنی میکانزمەکە خراپ یابکارینای بەس بە پێی یاسا نابێت لە سەدا 75 بۆ 80 مەبەستم گەڵ ڕێک خراوی تەوێتە ئەمە یاساژی یعنی حتا یاساژی یاسا وەبەرهێنانێ قۆناغی چوویدا یاسا ژمارە 6 یا وەبەرهێنانە هەرێما کوردستانی پشتوانی بۆ بۆیەکێک و دەرفەتا کاری بۆ خەلکێکی پەیدا بیتن بەرامبەری وێ 10 ساڵا کۆمپانی لێبوری بوش باج و خیکێت گۆمرکی و ڕسوماتە بەس ئەو کۆمپانی تورکیا ئیرانێ وڵاتی دی حتا چایچی و زێرەوان و شۆفێر و بەردەستی خۆشی ئینات گەڵخۆ واتەم نەشاینە وێ یاسای بخینەت کارداوەکی کەتوار و بابەتا ڕەفشێ دەڤەرین سنووری پارێزگاه دووکێ الدەڤەرە ئامێدی الدەڤەرە زاخ و پڕاستی ئەو شەڕێت ناوبەرە هەردووە لادا پەکێکی تورکیادا بۆ هۆکارێک و شەپۆڵەکە کوچکردنا نافخۆی دەست پێ بکەتن هێش گوندا بەرف باژێڕەش دەرفەتە کارینینە گونجی ئامیرێ بەرهەمینانەیە ئیدی ئەو کەسە بوونە کەسێت مستهلک کەسێکی کاربەر شینا کەسێکی بەرهەمینەر بیتن بارگرانیا خەلکێکی زۆرتر لێ هات بێکاری زۆرتر لێ هات هەژارتر لێ زۆرتر لێ هاتن ئەس پێش بینیایەکی کەم ئینشاڵڵا هەکەر هات و ئەو پێواژوە ئاشتی سەر بگریتن ئەو دەڤەرە ئاوەدانی بێتەکردن و بەرهێنا بچتەوێرێ پروژن خزمەتگوزاری بچنەوێرێ پیچێکی ڕەوشەوەی دەڤەرێ باش بیتن لۆ دێگران سەرسەنتەری باژێرە دۆک زاخ و سێمێلێ ئاکری ئامێدیە شێخان کێم ببیتن و vەگەرنە سەر جێت خۆ خەلکێک بچێتن کار بکەتن هەکە بی ڕەنگی بیتن هەکەر دامەزراندن نەبیژی بەس ناوزەویا خۆ کێلگا خۆ بەرپازێ خۆ بەڕەزێ خۆ تو پشەی کارێکی بکەی هەرچی نەبیتن دەبیتە بارسڤەکی و دەبیتە پشکێکی شوەیەکی و پەیداکردنا پاریەکی نانی بوو خەلکێ وان دەبەرە لایەنە پەیوەندیدارەکان لەم شارە ینی نایەنەوێتدان بەو ڕاستیەدا برێن کە ئەم پارێزگایە بێکارەیە خۆ دەژاریانی کە پرسیاران لێ یەکەی ئەڵێ شەرت نییە ئەو ئامارانی کە بڵاوەکرێتەوە لەسەر پارێزگای دهۆک ئامارێکی دروست بن ینی تۆش پێت وایە کە ئەو ئامارانە ئامارێکی دروست نەبن زانیم ئەس گەل ڕاپرسیێن ئەف ڕاپرسیێن تێنەکردن ڕەنگە ڕاپرسی مژی باوەری پێنەهەبیت ڕەنگە ئەف ئامارە تێنە بەڵافکردن ئەف ئامارە تەنێژی درست نەبن چکو ئەمە تشتێکی زانستی نینە و ئەم پشتبەستنی سەرکەن یعنی حتا هەڵبژارتنەوە یعنی حتا بێکاریە کرێچیە چەند کرێدارن چەند بێکارن چەند نەخوێندەوارن چەند ئاستی هەژاریەوان بن پلا پێدویدایە ئەvە دبینیتن بۆ ڕەنگە ڕۆژنامەوانە کە ڕەنگە دیفچوونەکە ڕۆژنامەوانی بچیتە ناو خەلکیدا وەکی مگوتێتە لە دهۆک بۆ نمونە گەشتیار نەبێتن کەس ئیش ناکرد ئەزانی بوو گەشتیار لەبەرەوەی ئەوەی گەشتیار دێتن پارەی لە گەلدایە ئەو پارە سەرف دەکرد شتێکی دیکەشدا لە ژبیر نەکە بۆ نمونە کابرای فەرمانبەرە ڕاتبەکەی موچەکەی 100,000 کێشەکە لەوەدایە ئەو 100,000 چۆن دەڕواتن با نمونەیەک بتە بینم پێش چەند ڕۆژێک کەسێک چوو نەخۆشخانەی ئازادی دایکی نەخۆش بوو لەو نەخۆشخانەی ئازادی لەو گەورەیە تەنیا 6 تەختی هەبوو کە بۆ ئینعاش ئەوەی ئۆکسسیجینی لێ هەبوو گوتە ئینعاش نییە چی بکەن چی نەکەن گوتێ ببەنە نەخۆشخانەیەکی ئەهلی برە نەخۆشخانەیەکی ئەهلی بەیسعاب بر لە یەک شەو لە یەک ڕۆژدا چەند ڕۆژی چەند پارە ملیۆنێک و 200,000 دینار ملیۆنێک و 200,000 دینار بۆ خێزانێکی هەژار بێتن زۆرە خەڵکی دهۆکی جەنابەت باشە وەزع و گوزەران چۆنە بازار چۆنە لە دهۆک خودی دەرەجەیەکە باشە ئەگەر ڕاتب بێتن تۆ سیمی دەفرۆشی بەڵێ هەرچەنەوە تۆزێ پرسیارێکی تایبەتە بەڵام بژێویەکەت بە ئیشەکەت دەربەست دێ دانیوی کە لەسەر ئەم عەرەبانەی دەسە دەکەی بەشی بژێویەکە خودێ بەش ناکە نەخێر ئەوترێ ئەنی لە دهۆک بێکاری زۆرە کار و کەسابەت کەمە ئەمە تا چەند وایە ئیش کەماڵێ ئیشکەمەش بەروێ ڕاتبی ئەگەر ڕاتب بێتن ئیش دەهەبیت ئەڵەن بۆ نمونە خەڵکی بیانی و خەڵکی ڕۆژاوا و چوزانم هەندێک ناوچەی دی هاتون لێرە ئیشەکەن بۆیە دەرفەتی ئیشیش بۆ خەڵکی شارەکە کەمە
طبعا اكيد هو همي جو صاير نوكا شو البوما نمايا خدان عرض نمايا جناب الروجانه لساعة چند بۆ چەند لێرە کارەکەی ساعت 8 حتى مغرب تقريبا خەڵک زۆرە بینی لە بازار بەڵام ئەوترێت ینی هەمووشی خەڵکی شاری دهۆک نییە ینی بەڕەسەن هەڵکی ئەم شارە نین گەشتیارن و هەڵکی ناوچەکانی دەوروبەری دهۆکن و بارەبتر گەشتیارن پتر گەشتیارن پارەیان سەرفەکەن پارە خەرجەکەن گەشتیار طبعا ئەگەر ئەو نەبن شول نابیتن ینی ئەتیماتان لەسەر گەشتیارە ئەتمانە سەر خودەیە حەزەکەم ینی دواپرسیارم بۆ جەنابەت ئەوە بێت ڕەخساندنی هەلی کار گرنگە لە پارێزگاکانی بۆ نمونە یارمەتی گەنجام بدەن لەم پارێزگایە بۆی دەرفەتی کاریان بۆ بەخسێ بۆی زەمینی کار لەبار بێ لەم پارێزگانی ئێوەکۆ بەڕۆبەرایەتی کار ئەجندای داهاتووتان چیان پلانتان چیە بۆەوەی کە بەڕاستی دهۆک لەم دۆخە دەرباز بکەن بۆی کە سەروەختێک پرۆگرامێک دەکەین یان ئامار و ژمارەیەکی تر دەردەچێ وەکو جەنابەت پێشتر ئامادەت پێدا ڕێژەی بێکاریەکە لە دهۆک لە ئاستێکی بەرچاو دابەزی بێ تۆ سەیریکە کاکسەرتیب ئێستا ئێمە لە بیدایە چونگۆ دەبی تعریفەی دایرەمدا بوو بەس مەجای بەرنامجەکە ئەوها مەجال نەبووە زۆر ئێمە بەشێک تایبەتمان هەیە بۆ ئەو بابەتی جەنابەتەوە بەشی کرێکاری خۆماڵی با بڵێن چونگۆ بەکارخستنمان هەیە بەکارخستن دەبتە کرێکار دوو تەوەریتیایە یەک کرێکاری بیانیە یەکیش کرێکاری خۆماڵیە بەشێک تایبەتمان هەیە بۆ کرێکاری خۆماڵی و ئەو ئیشەی جەنابەتوتی ئێمە مستەمر لەسەر ئیشی ئەکەین ئێمە لیژنەی تایبەتمان هەیە ڕۆژانە دەردەچن لە سنووری پارێزگای دهۆک و دەوروبەری پارێزگای دهۆک ئەمە ئەم لیژنەکە دەردەچیت بۆ دوو شت یەکەم شت سەردانی خاوین کارەکان دەکات بەبێ جیاوازی پرۆژەکانی گچکە بیت گەورە بیت مامناوەن بیت بۆ تۆمارکردنی هەلیکار چی کاریان پێویستە چمەرجیان ئەم کرێکارە پێویستەدا بیتوانین کرێکارەکە بۆ دابین بکەین هەر ئەوهاش فۆرمەکی تایبەتی هەیە بە خۆیان با بڵێن ساحبی کار خاوین کار فۆرمەکی تایبەتیشمان هەیە حقیقەت بۆ کرێکار ئەوەی بە دوای کار دەگەڕێت ئەوەش چ مەرجی هەیە ینی با بڵێم چ مواسەفات هەیە چ ئەزانیت نازانیت ئەمە ئەم بەشەمان هەیە ئەو ئیشەی هەڵدەستێت بۆ ئەو ئیشەی بتوانیت مەچیەکی بێختە هەردوو لایەنکەوەکو بتوانیت کارەکە بۆ ینی ئەم بێکارە ئەمە خاوین کارە پێویستە بتوانیت ئەم بێکارە تەحویلی ئەم کارەی بکات و بتوانین زیاتر کار بڕخسینین بۆ گەنجی ئێمە بەپێی ئەزمموی کارەکەی جەنابەدەنی دەمێت ئەوە بپرسم چی دەبێ بکرێت بۆ دهۆک بۆی لەم دۆخە دەرباز بێ هەم لە ڕووی بێکاری هەم لە ڕووی هەژاری و خەڵکی پارێزگای دهۆک لە ئاستێکی خۆشگوزەرانیە بژین طبعا حکمەتە هەرێمێ بارە پروژە یعنی شبەتە نسبە دهۆکێ زیاتر لێکیت چکومە ڕاستی ئەم تینە هەژمارتن و پارێزگەهەکە فەقیر ئەم جاف پارێزگەهێ دی یعنی ئەسنۆ بژمەتە دهۆک پارێزگەهەکە فەقیرە نا دەرفەتت کۆریژ تا ڕادداکیێت هەین بەس ئامارەکان دەڵێن کە دهۆک خۆت ئەوژاری لەسەر ئاسیێمی کوردستانی یەکەکە بە تۆ تاقیمکیت گەل هەولێر و سلێمانیە بەلێ وەسا گەل حتا ینی گەل حەلەب چەژیها ینی پارێزگەهێکە و ڕاستیش هندێک عواملێت هەین و تاثیر مایکیری کو پارێزگەکە فەقیر بنێن قەلەمدان بەس ئەوە ئەمە مەژێ دەرباسکردن دەبێتن پرۆژێت کارتێ تایبەت زیاتر لەبێن پارێزگەها دووکێ بۆ هەندێک و ما پێتڤی دامەزراندنی نابەتن ژبار هەندێژی ئەڤ دێمە دەرباسکێتە شندێکەوە یادیژی نقطە دوێت بێتن لەژنێت مێت پشکنینێ پتر یعنی متابعە هەمی جهێت کاری بکەن بۆ هەندێک و کۆنتترۆڵا کرێکارێ بیانی ژ بکەن هەمی سیستم بێتاکردن یعنی نە هەمە هاچی کرێکارێ بێت وەکی جەنا بێتا گوتی ڤیزا کاری ژ بێتا کاری ما ئەڤە مشکلە ڤێریا هەی بێتن ئەو ژی بێتا کۆنتترۆلکردن وان هەردوو بابەتە دێ دەرفەتت کاری باشتر لێبێن و مەسەلا خۆشگوزارینە خەڵکی دێ باشتر سلام علیکم شکر باشن جەنابەت چۆنیت ئەحواڵەت زۆر سوپاس ئەکرێ پێم بڵێ بزانم ڕەوشی بازار لە دهۆک چۆنە ڕەوشی بازار ئێستا زۆر باشە لەبەری موچاتەوە ئەرێوەڵی پێش بووچە پێش موچە زۆر خراپ بوو زۆر خراپ بوو یعنی من انتهى بوو باشە بەس ئێستا الحەمدلله تۆزێک باشە حەزەکەم پرسیارێکە لێ بکەم ئەگەر بکرێت زۆر ڕاشکا وەڵام بێتەوە ئیشاڵڵا لە دهۆک ئاستی بژێوی خەڵک چۆنە بەگشتی
ئێستا قسەیەگەی دەڵێن یا زۆر ئاستی دەوڵەمەند یا زۆر هەژار چینی مام ناوەند نییە ئێستا قسەی ڕاست زۆر تاالە بەڵێ بەس ئەمە ڕاست دەڵێ باشە هەیە باشە و هەیە خراپە باشە خراپ زۆرترە لە باش خراپەکە زۆر ئەرێ وڵڵا زۆر ئەی بابەتی مەسەلەی بێکاری ئەڵەن ئیش کەمە بە زەحمەت ئیش دەسەکەوێت لە دهۆک خەڵک گەگەر بێ ئیش بکات بەخوا یعنی ئیشەکە قورسە یعنی ئێستا ئیشەکە ئەو هەڵێ هاتیە یعنی ناسیار نەبیت ئیش نییە یعنی پێشی ئەم وەضعە بەیانی سعات 7-6 بازار کراوە بوو ئێستا سعات 10 کراوە یعنی نازانن یعنی ئیشەکە سعات 10 ئیکەنەوە لەبەری بازار نییە ئەرێ وڵڵا بەڵێ بەس یعنی فرۆشتان فەرقی کردو یان نیوە دابەزیوە لە چاو پێشتر بەخوا نیوەی پتر زیاتر یعنی ڕاست شێوازی هەڵکەوتەی پارێزگای دهۆک بە جۆرێکە کۆمەڵێک دەواازەی نێودەوڵەتی و خاڵی بازرگانی گرنگ لە چواردەوری ئەم پارێزگایە هەن کە بەپێی ئەو توێژینەوانی کە هاکرێ هەر شوێنێک هەر جێگایەکە کۆمەڵی خاڵی سنووری و دەواازەی سنووری لەسەر بێ دەبێ ئاستی بژەوی خەڵکەکەی بەرز بێ بەڵام ئەمە لە دهۆک پێچەوانەیە ئەمە دەبەستمەوە بوو بابەتەی بەشێکی کەم تەرخەمێکەش ناکەوێتە ئەستۆی خەڵک یاخود هاوڵاتی کە ڕەنگە حەزی بۆ کارکردنیان بۆ پێشخستنی بواری ئابووری و کەرتی ئابووری لەم پارێزگایە وای کردبێت کە پارێزگای دهۆک ئاستی بێکاری تایە بەرز بێت وڵی پارێزگا دووکیش زۆر لاوە یا زەنگینە شاندا داهاتێکی زۆر هەبیتن یعنی بە زمانەکەی خۆمان خەڵک ئیشکەر نییە خەلکێکی تاڕادێکی هەیە ئەوەندە حەز ئیشێکی نەبیتن کەرتێ تایبەت زۆرتر حەزل دامەزراندنی هەیە کەرتێک گشتی هەیە گەل حکومەتی هەیە خۆ دەزانی ئێستا کەرتێ حکومەتی 2014 حتانوکە لەشکارێکی دەرچوێن زانکۆ پەیماگی هەیە دامەزراندنینە بەس ئەوە ڕامانەوەی چەندە نەدێت کول کەرتێ تایبەت کار ناکەن کەرتێ تایبەت ژ ڕەوشیا باشنینە با جوخیکە گرانن سەر خەلکێکی کۆمپانی بیتن پێشانگە هەبیت نوێسینگە هەبیتن بشێتن 10 گەنجال دەخودەتە کاری کار ژینینە و بەردەوامی بدەتە کاری احتیمالە گەلەکات دەسب کاری کردی پشتی هەیڤێکی دوا زەرەر کریە لافیتەکل دکانە خوددایە یان بۆ کری یان بۆ فرۆتنێ وازلوی کارینایە دەرگەین سنوورین پارێزگا دووکێ زۆرن بەس تاکە دەرگایەکی سەرێکی استراتیژی هەیە برهیم خەلیلە سیستەمێکی بەگواستنا نیڤدەولەتی هەیە خەلکی پارێزگا دووکێ ئەگەر سۆتمەنجی بیتن بەس نەوەکی جارانە چونکی ڕێکارین توت حکومەتە عێراق فدرال گرتینە بەر دژی خەلکی هەرێما کوردستانی گشتی تایبەت پارێزگا دووکێ ناخواستمەژی پشتی وا بڕیارێت هەفتە دو دەمژمێری کەلوپەرش کوردستانی دەرکەون ئەن QR بابەتی کۆدە ئەلکترۆنی بابەتی سێلا گۆمرکی بابەتی بەگواستنێ بابەتی کۆگەها زەرەرف مەکەتیە شلای داهاتی پەترۆلی و پارێزگا دووکێ زۆر زەنگینە نزیکی 40% سەرجەمێ پەترۆلا کوردستانیش سنووری دەڤەرا بەدینان و پارێزگا دووکێ تتن بەس کۆمپانیەت مازنێت و بەرهێنانێ ئەو سوتمەند بووینە هەکەر 4 گەنجێت پارێزگا دووکێ کار لێ بکەنجی هەمی یان حرەسن یانژیک زێرەوانی شەوێنە یان ژمێریارێکە شوفێرێکە شتێکی باسیتە کۆژمێکی کێمی پارێ و دەمژمێری زۆرت ئێت کارکردنێ نەوەکی ئەندازیار و تەکنیکارت کارمەندت بیانینە و ڕەنگە ڕاتبێکی 5-6,000 دلار بیتن واتە منسوود جێ نەوەرگرتیە دیسانێکیژی ئەو دەرگەهێندیت نیمچەس فەرمی تایبەت دەرگەی سەرزێر یان دەرگێت سێماڵ کات گەل ڕوش ئاوا ئەڤژیت ناوبەرا شەڤ و ڕژێکا هات نەگرتن یان هات نەڤەکردن بەرمای تێکردنی سیاسی بەرمای تێکردنێت ئەمنی تا پرزگرێکێتیت ئەقلیمی و گەباشتنی دەوروبەراژی سەر سنووری پارێزگا دووکە بووینە واتە خەلکێکی زۆر قازانچنە کردیە ئەما هەکی استقرار هەبیتن بەرقراربوون هەبیتن ئەس پێشبینیەوەیەکێت کەم ژیۆپۆلیتیکا استراتیژیا پارێزگا دووکێ ئەش هەمی پارێزگایەت عێراقی باشترە نەبەس پارێزگایên هەرێما کوردستانی و ئەوە بخۆشی بیتە دەرگەیەکی داهاتی بوو هەم پارێزگا دووکێ هەم بۆ خەلکی پارێزگا دووکێ لێ وێ جوگرافیەژی گەلێک جارا مخابنی ئەس دەبێژم چکی سەر سنووری سێ وڵاتا بووە چینا بیتە خێر و بەرەکەت بۆ خەلکی پارێزگا دووکێ بووە دەردەسەری بووە نەخۆشی بووە شەڕ بووە ئاژاوە دکتۆر لە سەرەتای قسەکانت باسە لەوە کە ڕەنگە لە داهاتووژەم گرفتە لە دۆک حەل نەبێکەوەتە بە کورتی دەمەوێت لە کۆتای قسەکانمەوە بە پرسەمانی گەشتبینی لەوەی کە لە ئایندە پارێزگای دۆک ڕەوشەکەی بەرەو باش بچێت بەداخەوە نەخێر ژبەر پرسێن سیاسی هەکە خەلکی دووکێش هەژی چێترەیە بەس ناکۆکی سیاسی تابێژیت ناوبەرە پارتên دەسەڵاتدا کو کەلتورێ جاران و دو ئیدارەیە دووک قوربانیان ناکۆکیên دو ئیدارەیە و تایبەژێک زۆنا زەر و زۆنا کەس
طبعا ما باجاوي دايا هريما كردستان هميه هكر في عقلية جاران بيتن نخير بس ان شاء الله حكمرانية تازه اداره کا گنج بشیوه کدی اوی کلتوری خرابش ناف خوبین دوک نبیتا قربانی ناکوکین سیاسیان ململانه سیاسی که نبی ناکوکی ناف برا حولی سلیمانی دا خلک دوک باجه کامازنا یا دو اداره دایا او کیکات ها تا پاروکرن پشکا شیری هر اشتغال اجاره که بشه بوجا کردستان باد فروکیدا تا پاروکرن هکر سلیمانی بهرا خبر با رنگ حلب چه قربانی لکه حولی رو دوک بهرا خبر با صاد دوک بویا قربانی پایتخت هریما کردستان و پایتخت جی پلاستیک یا بیتنج برهندک مرما رنگ تیچوی زیاده تر بیتن و بلاجی زیاده تر بیتن بس نه صاد سر حساب خلک دوکی بیت کاک سردار بوک ازمونی خود بوکو اوی که لکمپانیا کاره کی تو سقالی بوارن حەزەکەم یانی گەر پێشنیارێک کە دەیە نەگەر بەرچاوڕوونیە کە دەیە بۆی کە گەنجانی ئەم شارە بێکارە نەبن ینی ئەم پارێزگایە خۆ دەزانی بە پێی سەرژمێریەکان ئاستی هەژاری تێدا بەرزە ڕێژەی بێکاری تێدا بەرزە دەبێت چی بکرێ بۆی دەرفەتی کار لە پارێزگای دۆک زیاتر بێ واللهی مامۆستا ئەوە ئەخنەکە یعنی ڕەنگەوە زیانیش بێ بۆ ئێوە گەر دەرفەتی کاری خۆماڵی نەتوانن کرێکاری بێ والله ئەم حەستکەین نکە ئەم کە خۆماڵی کرێکاری خۆماڵی باشتر شولکتن شیه بیانی بس لازم پروژه هبن لازم بخو استفادهش زراعت خو بینین اش هگر نکه خزم کرکار کمپانیا کا بیانی بیتا ویره که مشروع کی دانید ام یت خمالی تدا شولکه فکری بخو جوارگیرین صباحی ام محتاجیه بیانی نبین بخو کار کین گلک باشه یعنی ام حس که نکه فرصت یه خمالی باشتر بیتن شیه بیانی گلک باشتره گلک خوشتره ده همی کار کن ده همی شول کن والله من تأثیر شوله مجی بیت هر کیفامت بیتن چونکو اول وقت بجن دست پیکا دامزراندنا کمپانی ما همی گوامت وید خدمت اوی ملتی بکی اوی ملتی یعنی یش هجیه مروف همی حولت خو بدتن دا خدمتا وی ولاتی بکتن نه شنی کره کاره که بیانی بینم دا ملت معاوا کت نه من ملت خو تونگی خلاص کری دی اورو آوا کم جی ام هیوید کن یعنی بزیترین وقت مثلا اف فکره بیتا وجوده بیتا بری یعنی کو ام خولت فیر کرنه ما شارزا هبن کره کاری فیر کن مهندسی فیر کن دکتری فیر کن زراعتی فیر کن یعنی همی مجالات آمد وید ام خو آوا کن کاک عبدالرحمن حەزەکەم لە دوا پرسیارە ئەوە لە جەنابە بپرسم ئەم دۆخەی دۆگە گەر بەم شێوەیە بەردەوام بێ چی بەسەرم پارێزگایە دێ خۆ ئەگەریش چارەسەرێک ڕێگە چارەیەک دەرچێکەیە چییە کە دەبێت بکرێ بۆ دهۆک وڵا ئەگەر ئەو پرسیارە لە من بکەی من گەشبینم طبعاً من گەشبینم ڕێگای چارەسەری زۆریش هەیە پەکێکە نەما پەکێکە بەرەو کوتایی دێت کێشەی پەکێکەوە خەڵک دەتوانێت بچیتە سەر گوندەکانی خۆی ئاوادانی بکەتەن کوشت و کاڵ بکەتەن دەبێتن کارگەری پارێزگاش هەندێک هاوکاری بکات بۆ نمونە هەندێک کارگەری چاندن و ئاژەڵداری و شتی وا بکەتەن شتێکی دیکەش زۆر گرنگە ئەوەی هاتوچوو ئەگەر چارەسەر بگیرێتن ڕەنگە کەس بە و سەنگەوار نەگیرێت بەس ئەگەر چارەسەر بگیرێت هاتوچوو ئەوە کاریگەرێکی زۆر دەبێت و گەشتیاری دوی پارێزگارێکی پارێزگاکە گەشتیاریە ئەگەر پیتە دووکێ بێتەدان دووکێت گەلێک پێشکەویت خەڵک دێتن پارەی سەرفکەتن یعنی جەریمەیە کەسێک لە بەسرا بێتە لێرە 500,000 لە بەری کێدابیت بزەڤریتەوە تەنها 100,000 سەرف بکەتن ئەگەر من عقلیەتی تجاریم هەبتن ئەو 500,000 سەرف دەکەتن بۆچی 100,000 سەرفەکات ینی پلانی گەشتیاری نییە پلانی گەشتیاری نینە عقلیەتی گەشت نە من ناڵێم پلانی گەشتیاری عقلیەتی گەشتیاری نینە من ناڵێم ئیستیغلالی بکە بەس ئەگەر تو هاتی کەسێک بەسڕاش بەغدا بێتن دەبێت من خزمەتی بکەم ئەگەر ئەو هات و خزمەتی خۆی کرد ئەو مەجبور نینە 200,000 سەرف کە 300,000 سەرف بکەن بەس ئەگەر هات و شتی باشی هەبوو شتی خوشی هەبوو خواردنگەی باشی هەبوو کەسی استیغلالی نەکرد پێشوازیەکی جوانی هەبوو ئەکید پارە سەرف دەکەن و مەمنون دەبێتن یعنی هەم خوشیش دەبێتن چەند ساڵە لە دهۆکی دهۆکی 15 ساڵ 15 ساڵە لەکوێ خەڵکی کام منتقەی لە ڕۆژاوا حەلەبین باشان حەلەبی ئەم شتەی تۆی فرۆشی چ پێڵێن ئەو سوس و تەمرەندی هەیە سوس و تەمەرەن جا تۆ زێبە بم بزانم لەزەتی چییە بە زۆر ناکەمە سوسێ ئەو دەرمانش بۆ کردیاش بۆ مایدی ئەمە دروستکراوی ڕۆژاوایە ئای لای خۆتانە ئەمە کوردستانی هەیە بێ بەسەرت
باش سردار كذا اي باجار حلبي رشد باشا كم يكون بدرب زين شونه يلا دست خوش آوا سوسی ناوی آوا سوسی ها بله زانی کردید بشین میکیک عربیت بشین سوس بس بزام تامی چیه ده تحله بس درمانه او یک جار یک فرق یک جار یک بار اوزنوش باره من ناخوره به یک جار یک جار وقت آره یک جار بیخوام بله یک جار ایوه ابن او جبو معديش بو كل ياباش قلت كيف زود باتان بو في بش بين بلا شو كارتونه يعني الرازي لدوهم والله شغل كين قال لك والله كما كين ريد الحمد لله بيجن الحمد لله ريد باشي بيجي بياكل رجعنا يعني وي كدستك يو باشتانا كابو ريا بتنياجي ليريان مالو من دالي جليرن نو بري يعني ريا بيكون بري لا دوك دجين دوك جي ريا بالله رجعنا تشن بو تشن يج دكي رجع والله باز ده 20 احيانا ده جا ساعات سن ديت سريش استيم ساعات السيد الدو حيا ساعات حفيدين تا ساعات حفت حتى حيا ساعات خلتي دوغا كارنا قلتان يعني ايش كردن ليره بو خلتي رجعوا اسانه ريا نو اسانيه لا اسانيه لا حمد باش الحمد لله ما قال كيف امني جرام اسانه يعني زحمت نيه لا زحمت نيه الحمد لله بتماجني بقريته بروجا لا مش يمكن ويدا انا في معودين في خلاص هري والله دائما فاق بيسركوتي ان شاء الله هربجي زرچات لكوتاي برنامج سوراخ دا دمه بيتام بلم بله لدوك بكاري هيا بله لدوك هجاري هيا بلام دكريت على سر بكريت شون لرقي او رقت شاراني كميواناني نو برنامج باسيان كر كدشيو دكريت بم رقانا شار سري بكاري وهجاري لدوك بكري دەکرێت دەرفەتی کاری زیاتر بۆ گەلجەکانی ئەم شارە بڕەخسێ دەکرێت پرۆژێ و بەرهێنانی زیاتر لە شارەکە بکرێتاوەکو دەرفەتی کاری زیاتر ئەبێ و هەروەها ئەوەی کە بینیمان دۆک لە زۆر ڕۆگەشەی کردو بەڵام پێویستی بە بایەخی زیاترە بە بەرنامەی زیاترە و دەبێت کاربەدەستانی ئەم پارێزگایە هەوڵی جدی بدەن بۆی ژێرخانی ئابووری لە پارێزگای دۆک ببوژێتەوە و لەگەڵ هەموو ئەمانشدا بەشێک لە هاوڵاتیان نەیانتوانی قسەمان بۆ بکەن دەکرێت حەزیان دەکرد بۆ چوونی خۆیان دەرببڕن بەڵام لەبەرەوەی ئازادی ڕادەربڕین لەم پارێزگایە سنووردارە نەیانتوانی قسەمان بۆ بکەن هیوادارم لە بەرنامەکانی داهات و ئەم بابەتە دووبارە نەبێتەوە و هەر هاوڵاتێکی یاسایی کە لەم بازاڕەدا دێت و دەچێت توانێت بە ئازادانە قسەمان بۆ بکە دۆک ئاوەدان بێ لە سۆراغ و لە بەرنامەکانی داهاتوودا هەوڵەدین پەنجە بخێنە سەر تەوەری گیرنگتر و باشتر سپاس کە تاوە پێستە بینەر بوون.